بەڵێ بۆ گفتوگۆکردنی زیاتر لە سەردۆخی بەریتانیا و جارێکی دیکە هەڵبژاردنەوەی سەرۆک وەزیران بۆ ئەو وڵاتە بەڕێز دکتۆر نەهرۆ زاگرۆ سەرۆکی سەنتەری توێژینەوە و ڕاپرسی کوردستان 24 لە ستۆدیۆ لەگەڵمانە و شرۆڤەی بابەتەکەی لەگەڵ دەکەین. دکتۆر بەخێر هاتی، سپاس بۆی کە وادەی لەگەڵمان، خۆشحاڵم لەگەڵ بەڕێستا گفتوگۆ ئێم بابەتاکەین. ئێمە تەنهاوەکو کارمەند لە ناو دەستگا ئیشمان کردەوە، بەس ئێستا سپاس دەکەم کە هاتووی شرۆڤەی بابەتێکمان بۆکەی. با سەرەتا لەو پرسیارە گشتیەوە دەست پێ بکەین، بزانین بۆچی لیسترەز نەیتوانی سەرکەوتوو بێت لەو پرۆسەی کە دەستی دایە، چکە بەر لەوەی بچێتە ناو پرۆسەکە و زۆر بە کەژبینیەوە باسیە کرد، بەڵام بینیمان وەکو کە باسی دەکرێت زۆر بەرگەی نەگرت و دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش کردەوە. دەست لە کارکێشانەوەی لیسترۆس ئەمە دەبێتە پێنجەم دەست لە کارکێشانەوە لە ماوەی 6 ساڵدا، ینی قەیرانێکی زۆر بەرۆشی وڵاتەکەی گرتەوە. دواتر قسە لەسەرەوە دەکەم، بەڵام هۆکاری دەست لە کارکێشانەوەکەی ئەوە بوو کە ئەندام پەرلەمانەکانی حزبەکەی خۆی پارتی پارێزگاران لە ئەدای لیسترۆس ڕازی نەبوون، بە تایبەتی ئەو کاتێک کە وەزیری مالیە وەزیری ئابووری بەریتانیا کوازی کواتانگ کە دەستی لە کار کێشاوە، ئەوش هۆکارەکە ئەو بوو کە بودجەیەکی دا نابوو بە ناوی منی بودجێت، بودجەی بچووک کە ئەم ڕێکارانەی لەو بودجەدا دانرا بوو، لەکوێ پارە دەگوازێتەوە بە شوێ دەهێنێ، لە شوێنێک پارەکەم دەکاتەوە زیادی دەکات. ئەمە بووە جێگای نیگەرانی ئەندام پەرلەمانەکانی پارتی پارێزگاران. ئیتر لە ژێر ئەم فشارەدا ئەو دەستی لە کار کێشایە. دوای ئەو سوێلە برەیڤەمەن وەزیری ناوخۆی بەریتانیا دەستی لە کار کێشاوە. ئیتر کارەکە وای لێ هات دوای 44 ڕۆژ کە لیسترۆس دەست لە کار بچێشێتەوە. بەمەش هەر بۆ زانیاریت ئەمەی کورتترین تەمەنی سەرۆک وەزیرانە لە مێژووی بەریتانیادا. تر ئەم هۆکارانە وە چەندین قەیرانی دیکەشەوە پێداگری بوو لەوەی دەست لە کار بکێشێتەوە یا بۆ خۆی بڕیاری دەست لە کارکێشانەوەی دا و نەیتوانی بەرەنگاری ئەو دۆخە بێتەوە. نەخێر 2 ڕۆژ بەر لە ئێستا لە دانیشتنی پەرلەماندا کە هەموو چوارشەمەیەک لە بەریتانیا دانیشتنی پەرلەمان هەیە، لە دانیشتنی پەرلەماندا وتی من ئەو کەسم کە بۆ شەڕ هاتووم هەرگیز دەست لە کار هەڵناگرم، بەڵام دواتر لە ژێر فشاری چەندین کەسایەتی بەهێزی ناو پارتەکەی خۆوە بە تایبەتیش لەلایەن گڕۆیان برایدی کە گڕۆیان برایدی سەرۆکی کۆمیتەیەکە بنای کۆمیتەی ساڵی 1922 لە ساڵی 1922 تاوەکو ئێستا ئەم کۆمیتەیە لە ناو پارتی پارێزگاران هەیە کە زیاتر ئەندام پەرلەمانەکانی ئەوانەی لە کورسیەکانی دواوە نەک کورسی پێشەوەی پەرلەمان دادنیشن، ئەوانەی کورسی پێشەوە پۆستی وەزاریان هەیە، ئەوانەی دواوە پۆستیانی ئەمانە کۆ دەبنەوە بڕیار لەسەر چەند ڕێکارێک دەدەن لە ناو پارتەکەیانجا. سەرۆکی ئەم کۆمیتە ئێستا گڕۆیان برایدیە لە ژێر فشاری ئەو هەروە لە ژێر فشاری زۆرەی لێکرا دکتۆر لەبەرەوەی ئەو ئەدای کە پێشکەشی کرد، ئەو بودجەی کە پێشکەشی کرد بێنێتە پێشەوە بۆ جێگەی نیگەرانی ئەندام پەرلەمانەکانی خۆی. بەڵام لەناو هەموو حزبەکانی بەریتانیادا لە مێژوودا بە تایبەتی لە مێژووی جەنگی جیهانی یەکەمەوە تاوەکو ئێستا بە تایبەتیش لە ناو پارتی پارێزگاران لە بەریتانیادا ئەم شێوازی لادانی سەرۆک وەزیران زۆر ئاشنایە. بیرمان بێتەوە کە کاتی خۆی مارگرێت تاتشەر لە سەرەتای نەوەتەکان چۆن لادرا و دواتر جۆن مەیجەر هاتە جێگای. هەروەها ئەو کاتێک کە پارتی کرێکارانی بەریتانیش تۆنی بلێری لە 2000ەکان لایدا و ئیتر بۆ تەنەریتێک لە وڵات ئەمە هەروایە کە کاتێکی زۆر لە حکومدا دەبێ ئەم شتە هەر هەیە. ئێنی مۆرند سەرۆکی پەرلەمان ئێستا یەکێکە لەوانەیە کە یەکەمین کەسێ ئەلانیەوەی کردو کە ئەو دەبێتە کاندید بۆ ئەو پۆستە. ئایا ئەتوانێت سەرکەوتوو بێ، ینی ئەتوانێت ئەوەی کە ترس نەیتوانی بکات ئەم بیکات یاخود ئۆپۆزیسیۆن لێگەڕێت کە ئیش و کارەکانی بکات؟ خۆی کاندید کردووە، بەڵام پرۆسەکە بە شێوازێکە دەبێت هەر کەسێکە خۆی کاندید دەکات متمانەی بەواژۆ 100 ئەندام پەرلەمانی حزبەکەی لەلابێتن بۆ ڕۆژی دووشەمە کاتژمێردووی دوای نیوەڕۆ، یعنی دوای ئەو کاتە نابێت. جا تا ئێستا پێنی مۆردن خۆی کاندید کردووە. گومان لەوە دەکرێت کە بتوانێت 100 واژۆ کۆ بکاتەوە تا ڕۆژی دووشەمە، چکە لە ڕۆژی دووشەمەدا ئەم ناوانە وەردەگیرێت. ئەوەی قسەی زۆر لەسەر دەکرێت ڕشی سوناکە کە وەزیری پێشووی مالیە بوو ئابووری بوو، چانسی زۆر زیاترە. بجگە لەوەش سوپایزێکتر هەیە بۆریس جۆنسن، هەرچەندە ئێستا لە ناو بەریتانیا نییە، لە باشووری ئەمریکایە لە هۆڵیدەیە، بەڵام تاوەکو ئێستاکە بەپێی ئەم سەرژمێریەی کە ئێمە کردمان و قسم لە بەریتانیا لەگەر چەند ناوەندێک کرد کە تاوەکو ئێستاکە 63 ئەندام پەرلەمان دەڵێن دەنگ بە بۆریس جۆنسن دەدەین، بەڵام ڕیشی سوناک لە هەر هەمیان زیاتر 86 کەس تاوەکو ئێستا دەڵێ دەنگی پێدەن. بۆ زانیاریشت تاوەکو ئێستا نە ڕیشی سوناک نە بۆریس جۆنسن نانوتە خۆیان کاندید دەکەن.
حاڵەتێکی دیکە هەیە بەڵام ئەگەر هەیە جۆنسن خۆی کاندید بکاتەوە ئەگەری زۆر هەیە تەنانەت شتێکی زۆر جم و جوڵێک دەبینرێت بۆ ئەوەی کە هەندێک لەوانی کە زۆر لە بۆریس جۆنسن نزیکن لە ناو پەرلەمانی بریتانیا قسە لەگەڵ ئەندام پەرلەمانەکان دەکەن بۆی پشتگیری بۆ بۆریس جۆنسن کۆ بکەنەوە بن وەڵس بۆ نمونە هەر بۆ زانیاریت کە وەزیری بەرگری ئێستای بریتانیاە ئەم بەیانیە لە BBC قسەی کردوتی من پشتگیری لە بۆریس جۆنسن دەکەم چونکە بۆ وەزارەتی بەرگری باش ئەمە پەیامێکە دیارە چەند کەسێک نزیک دە بۆریس جۆنسن کار بۆ ئەو دەکەن کە بۆریس جۆنسن جارێشتر ببێتەوە بە سەرۆک وەزیران ئەگەرەکەش زۆر بەهێزە بەڵام ئایا بۆریس جۆنسن دەبێ بە کاندیدیان نابێ نازانین پرۆسەکە چۆنە وەکو گوتمان تا دووشەممە دەبێ 100 واژۆی ئەندام پەرلەمانەکان کۆ بکەنەوە ئەگەر زیاتر لە دوو کاندید هەبوو لە بینی کاتژمێر 3 بۆ 5 ئێوارە ڕۆژی دووشەممە ئەندام پەرلەمانەکان بڕیار لە سەور دەدەن لەم 3 کەسەیان لەم 4 کەسە لەم 5 کەسە هەر چەند بێ دەبێت دوو ئەندام پەرلەمان بمێنێتەوە لەو دوو ئەندام پەرلەمانی کە ماونەتەوە قسە لەسەر ئەو هەیە کە لە ماوەی یەک ڕۆژدا سەرژمێریەک بکرێ و وەڕای ئەو کەسانە وەربگیرێ بە ئەلکترۆنی ئەوانەی کە ئەندامی ئەم حزبن لە دەرەوەی پەرلەمان بۆی چێ ببێ پێشبینی تۆ بۆ کامیانە دکتۆر ئەگەر بڕیار بدرێ خەڵک ئەندامانی پارتی پارێزگاران لە دەرەوەی پەرلەمان دەنگ بدەن ئەوە بۆریس جۆنسن ئەگەر کاندید بێ دەبێ بە سەرۆک وەزیران ئەگەری لە هەر هەمویان زیاتر چووکە بووکیەکان وەدەرێن بووکیەکان چێن ئەوانەی کە گرە و لەسەر ئەوە دەکەن کە چێ ببێ بە سەرۆک کۆمار ئەو سەرژمێری ئێستا چەند خولەکێک بەر لە ئێستا کە بڵاو کرایەوە لە BBC لە کەناڵەکان دنیا بووکیەکان دەڵێن بۆریس جۆنسن چانسی لە هەر هەموو زیاترە لە ناو خودی ئەندام پەرلەمانەکانی کۆنگرێ ببوورە پەرلەمانی بەریتانیادا ڕیشی سوناک دەنگ زیاتر بەدەستێنێ بەڵام ئەو کاتێک پەرلەمانە ڕیشی سوناک لە دەرەوەی پەرلەمان بۆریس جۆنسن بەڵام ئەگەر ئەم کۆمیتەی 1922 گرۆیان برۆیدی بڕیار بدا کە دەبێت ئەندامانی حزبەکە لە دەرەوەی پەرلەمان دەنگ بدەن ئەوە ئەگەر بۆریس جۆنسن کاندید بێت چانسی لە هەر هەموو زیاترە باشە ئێستا ئۆپۆزیسیۆن داوای هەڵبژاردننی دەکاتەوە جارێکی تریکە لە بەریتانیا ئایا هەڵبژاردن ئەنجامەدرێتەوە هەروە ئاسانە باز لە هەڵبژاردن دەکەن بەڵام ئەمە یاسانیە بۆی جارێشتر هەڵبژاردن بکرێتەوە سێ کێرستانە داوای هەڵبژاردن دەکات کە سەرۆکی پارتی پارێزگارانە ئێد دەیڤی کە سەرۆکی پارتی لیبراڵەکە سێم پارتی ئۆپۆزیسیۆنی بەریتانیا ئەو داوای هەڵبژاردن دەکات هەروەها نیکۆلاس ستێرجن کە سەرۆکی پارتی نیشتیمانی سکۆتلەندە ئەوش داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکرا هەموو ئەگەرەکان دەڵێن هەڵبژاردن ناکرێت تا 2 ساڵی تر چونکە پارتی پارێزگاران هەڵبژاردننی بردۆتەوە دەتوانێت تا 2 ساڵی ترش لە دو پرسیار بە کورتی وەڵامە بەرەوە سوپاس دەکەم ئەگەر جۆنسن ببێتەوە سەرۆک وەزیران بەریتانیا ناگەڕێتەوە خاڵی سفرچکە و دەست لە کاکێشانەوەی خۆی پێشکەش کردووە هەر چەندە دەوترێت لە هەندێک وێزگایە سەرکەوتوو بووە بۆریس جۆنسن کەسێکی پۆپیلەرە لە ناو پارتەکەیدا خەڵک خۆش دێ بەڵام گرفتی زۆری هەیە ئەم گرفتە زۆرانە بەرۆکی دەگرن یەک لەوانە لە مانجی 12دا دانیشتنێک لەسەر ئەوە هەیە کە درۆی بەرامبەر پەرلەمان و بەرامبەر خەڵک کردووە لەسەر ئەمە محکەمەیەکی هەیە کە گرتەی ڤیددیۆیی هەیە لە شوێنێکا شتێک دەڵێ لە شوێنێکی دیکە شتێکتر دەڵێ ئەو شتەسی ئەوژەوەیە کە کاتی کە کۆڕۆنا هەبوو دیارە ئاهەنگێک هەبووە لە ماڵەکەیدا ئەو پێشتر وتێتی هیچ ئاهەنگمان نەبوو دواتر کە بڵاو بۆ گرتە ڤیددیۆکان بینراوە دەڵێ ئاهەنگەکە بۆ جا ئەمە محکەمەی بۆ دانراوە ئەگەر ئەمەش کە ئەو کێسە لەسەری ئیسپات دەبێت کە سەڵ لەسەر لەسەر ئیسپات دەبێت ئەو کاتە دیسانەوە دەکەوێتە ژێر فشاری نەک هەر پارتەکەی خۆی بەڵکو سەرتاسەری بەریتانیا کە دەست لە کار دەستخۆش بەڕێز دکتۆر نەهرۆز ئاگرۆ سەرۆکی سەنتەری توێژین و ڕاپرسی کوردستان 24 سپاس بۆ شرۆڤەکانە دەستخۆش